دوای حەوت مانگ لە کۆنەبوونەوەتان بەستەڵەکی سیاسی نێوان لایەنەکان تەواوە ڕێکاری دوای ئەمە چییە؟ کەی دەست بە دانوستان و گفتوگۆکەن بۆ دانانی پارێزگا؟ دانوستان بەردەوامە پێشەوەی جەلسەش بکەین حەوت مانگە دانوستان بەردەوامە بەڵام ئەوەی کە ناکۆک بووین لەسەرەوەی جەلسەکە خۆتانزان لە بەیانیەوە هەوڵی ئەوە درا کە بە شێوازێ لە شێوازەکان هەندێک جار کێشە و خلافات هەبوو بۆ دانیشتنەکە وەتوانیمان لە دوا جارە چارەسەری بکەینەوە خلافاتانە من ئومێد دەکەم لە ماوەیەکی نزیکە ئەم ئێستا جارانە ماود ئینسیدادێکی سیاسی ئێستا ئینسیدادەکە کراوەتەوە ماوە سەر ئەوەی کە تەوافقێکی جوان بکرێ لەسەر ئاستی خزمەتکردنی کەرکووک و هەمومان بە یەک نەفەسکار لە ماوەی 30 ڕۆژە کۆتایی پێدێت دەبێت جەلسەی دووەم بکرێت و پارێزگا و ڕئیسی ئەنجومەنی پارێزگا